هانا سڵاو ئەڵبەت دەربەندیخانێکی کە لەو خەزانێت سنووری پارێزگای سلێمانیە گەرچی لە نێوانی دوو دەریاچەدایە بەڵام دایان ساڵە کێشەی کەماوی هەیە کێشەی بەشێ لە گەڕەکانی کێشەی نەبوونی تۆڕیاوی هەیە وەک تۆ باسکرم ڕۆ گەڕەکێک لە گەڕەکانی ناوەندی خەزاکە کە گەڕێکی دەرسیمە پرۆژەیەکی تۆڕیاوی بۆ خراپبواری جێبەجێکردنەوە لە مەراسیمێکدا هەم نوێنەری پەرمانگە و بەڕێبەتی ئاوی دەوروبەری سلێمانی پەرمانگەیاوی خەزاکە و قایمقامی خەزاکە ئامادەی بوون ئێمە ئێستا لە شوێنی پرۆژەکەین زۆر بەڕێست لە مامحەمەد قایمقامی خەزاکە میوانمەە کاس لەمان سوپاس بۆم دەرفەتە ئەم پرۆژەیە چەندێکە پێوی سەرقاڵن چێلی سودمەند دەبین بەڵێ دیارم پرۆژەیەمە هەر لە بیدایەتی دەست بەکاربوونمان و بەداخەوەمە یەکێک لەو گەڕەکانەی کە ماوەی چەندین ساڵە بە تەنکەرین ئاویان بۆ ڕۆیشت و یەکێک لە گرفتی ئای خواردنەوەی قەزاکەمان دیارە لە ڕێگەی پوزەی بەرەپێدانی پارێزگاکانەوە تواننا لە ڕێگەی بەڕێز پارێزگای سلێمانیەوە و ڕەزامەندی لەسەر پرۆژەکە بدرێ و بە ئامادەکردنی دەرخستنە لە لە ڕێگەی بەڕێوەبەرەتی ئای دەوروبەری سلێمانیەوە ئەمڕۆ پرۆژەکەمان لە دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر لە کاتێکا کە تەمویلی پارە یەکێک و لە گرفتەکان و کە پرۆژەکان لە کاتی خۆیدا جێبەجێ نەکرد سوپاس بۆ کۆمپانیای خۆشکار کە ڕەزامەندیاندا لە جێبەجێکردنی پرۆژەکە بە متمانەبوونیان بۆ ئێمە بەمبەستی شایستەدارایەکانیان سوپاس بۆخۆ ئەمڕۆ پرۆژەکە خراوە خزمەتی هاوڵاتیانی گەڕێکی دەرسیمەوە کە نزیکەی 500 ماڵ تێدا سوودمەند دەبێت. ئەقۆزمە بۆ پرسیاکردن لەسەر دۆخی کەماوی لە قەزاکە ئەنی لە 2014 پرۆژێکی ئاوی لە سنوورەکە پەچی کەوتو بووە بەوەی خێرانی دارایەوەی سا پرۆژێک کەوتۆتەوە کار کێشەی ئاو هەیە لە قەزاکە بەداخەوە دیارە گرفتی ئای دەربەندی خان دەگەڕێتەوە بۆ چەندین ساڵی ڕابردوو و لە ساڵی 2013 خۆتان ئاگادارن بەردی بناغی بەدانراوە لە دوای چەندین بەڵێنی یەک لە یەک دوای یەکی حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە تا ئیستا و بەڵێنانە هیچی جێبەجێ نەکراوە لە دوا بەڵێنیشمانە بەڕێز نووسینگەی جەری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڵێنی جێبەجێکردنیدا بەڵام بەداخەوە ساڵێک و 6 مانگە پرۆژەکە تا ئێستا جێبەجێ نەکراوە و خۆی ڕاوستەوە بەڵام ئێمە بەردەوام لەسەر خەتین ئەوەندەی پەیوەندی بە ئێمە وەکو ڕۆتیناتە ئیدارەکان لە ڕێگەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ڕێگەی بەڕێز وەزیری دارایی و ئابووریەوە سەرجەم بڵێن کارە ڕایەڵە با بڵێن کارە ئیداریەکانیمان جێبەجێ کردووە. پار ساڵان لە دوای خۆپشاندانە بەرفراوانەکەی چنی توێژەکانی قەزایە وەکتۆ باسی جێگری سەرۆک وەزیران بڕیاریدا لە پای فرۆشتنی زەویەکی گرانبەها ئەو پرۆژەی پاڵاوگەی ئاوە چێتە بەر جێبەجێکردنەوە هۆکار چیەوە وەڵی لە ڕاستیدا هۆکاری دەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی کۆمپانیەکان بەداخەوە کۆمپانیایی کە بەڵێنیدا پرۆژەکە وەرگێ بەداخەوە کەم تەرخەم بوو نەیتوانی شایستە دارەکان دابین کاو لە کاتی خۆیان جێبەجێ بکرێت بەڵام ئێستا هەوڵەکان ئێمە بەردەوامە و بەڵێنی جێگری سەرۆکی نووسینگەی سەرۆکی حکوومەتی ژەرەوەیە کە بەردەوامە لەسەر فرۆشتنی زەویەکە بە کەسێکی کە بە کۆمپانیایکی تر بۆ دابینکردنی شایستە دارەکان و دەستپێکردنەوەی پرۆژەکە بەڵام بەداخەوە تایزە پرۆژەکە تام دقیق قسە لەگەڵ بەڕێستانەکەم وەستا و کاری تێدا ناکرێت. دووەم گەورەترین بەنداوی هەرێمی کوردستان لێرن لە دەربەندی خانانی بۆ چارەسەرکردنی ئاوی پاک ئاوی خواردنەوەی ماڵان هانا بۆ کوێوە بنەوە ئێستا سەرچاوی ئاوی پاکی دەربەندی خان لەکوێیەکە ئاوی دەریاچەکە پیسە دیارە ئێمە تا ئەکرێ بڵێم لە سەدانەوە پێنجی دانیشتوانی خەڵکی دەربەنی خان کە نزیکەی 700,000 دانیشتوانی لێە بەداخەوە ئێمە پشت دەبەچین بە سەرچاوەکانی ئاو بە تایبەتی کانیاوەکان کە نزیکەی چەندین کیلۆمەتر بە ڕێگەی مەرگ دەبرین بۆ دەرەوەی شاری دەربەنی خان ئاوی خواردنەوەی پاکدابین دەکەین هەر بۆ زانیاری بەڕێستان لە کۆبوونەوەکەی سەرۆکی ئەنجومەنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دیوانی پارێزگای سلێمانی ئەمە بەجە بەڕێزیان ڕاگەیاندوو و بەڕێزیان ئاماژەی بۆدا بەڵێنی چارەسەرکردنیدا بەڵام بەداخۆ تایسا و بەڵێنانە چاوەڕوانی بۆتەڵی سەرچاوی سەرەکیەکەی سەدانەوە بەسەرەوەی سەرچاوی سروشتەکانن کانی و کارێزەکانن ئەم تۆڕی ڕاکێشانی ئەوانە ئاویان لەکوێوە پرودی ئەمە پرۆژەی کۆنی ئاوی دەربەندی خانە و لە ڕووباری سیروان و ئاوەکەیان دێت بەڵام ئاوەکەیان بەپێی وەزارەتی تەندروستی لە ساڵی 2008ەوە ڕاگەیەنراوە کە ئاوی دەربەندی خان شیایی خواردنەوەنی ئەم تۆڕە ئاویی پێ ئەمە هەرە ئەو ئاوەی احتیادەیە کە دێ بۆ ماڵانەوە تەنها بۆ خواردنەوە بەکارنایەت بۆ وەکو ئامەژەم پێدا ئێمە پشت یا بە مەسفای ئاو ماڵەکان زۆر بەیاندایانناوە یا ئەوانەیە کە ئۆتۆمبیلیانەیە لە دەروی دەربەندی خان ئای خواردنەوەی پاک بۆ دابین دەکەن پرسیارمیسە چەند گەڕێکی ناوەندی خەزاکە تۆڕی ئاوی نییە ئەم بجێی کە تۆڵی بجێ پەرپێدانی پارێزگاکان هەرتەنا بەشێن پرۆژی تر لە بەرنامەمە ئەمە کۆتا گەڕێکی دەربەنی خان و کە بە تەنکەرین ئایان بۆ ڕۆشت ئەوەندەی بزانم لە سەدا تقریبەن
15 ماڵێکیان ماوە ئینشاڵا بە تەماین ئامادەکردنی دەرخستەی ترین و بە جێبەجێکردنی ئاوی تۆڕی خواردنەوەش بۆ دەربەنیخان دەتوانم بڵێم قەزای دەربەنیخان لە تۆڕی ئاوی خواردنەوەەوە گرفتی نابێنێ بۆ پرۆژەی تر ئێمە دووبارە لەسەر بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بۆ ساڵی 2024 وەکو وتمە مەرگەڕێکی کوێنەیە دەبوو لە کاتی خۆیدا سەررجەم خزمەت گوزاریەکانی بۆ کرا وەکو تۆڕی ئاو وەکو ئاوەڕۆ بەداخەوە ئێمە دووبارە تۆڕی بڵێن ئاو ئاوەڕۆی ئەم گەڕەکەمان خستوەتە بەرنامەی خۆمانەوە لە بەرنامەی ساڵی دابینکردنی بودجە لە کاتی خۆیدا بە جێبەجێکردنی ئاوەڕۆی ئەم گەڕەکە. سپاس بۆ ئامادەبوونت بۆ بەرەمادومان کردی هاناوی بینەر و بیسەری وتێ سلەمان محەممەد خان